من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بسم الله الرحمن الرحيم. بنراني برز خوشويست لاي خوي پروردگارتان لبي خوشويستان داواکارین لە خوای پەروەردگار طاعەت و عیبادەتی هەموو لایەکتان قبول بکات. عزیزان، دەستگای بەخشینی خێرخوازی وەکو نەریتی ساڵانە و پلانی ساڵانەی خۆی لە مانگی ڕەمەزانی پیرۆز و بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز هەڵدەستێ بە دابەشکردنی بەشە خۆراک بەسەر هەژار و نەداراندا لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجەی شەهید دەستگای بەخشینی خێرخوازی هەستاوە بە دابەشکردنی 100 بەشە خۆراک بەسەر 100 خانەوادەی کەم دەست و نەداردا. عزیزان، ببینن کە لەم راپۆرتەدا ئەوانەی کە بەشدارن لەوەی کە هاوکاری دەکرێن چۆن باسی پرۆژەکانی دەستگای بەخشینی خێرخوازی دەکرێن. پێشەکەی بسم الله الرحمن الرحیم بە ناوی خوای بەخشندە و میهرەبان دەستخۆشی لە سەبەتەی دیاری بەخشینەکەین کە هەڵساوە بەم کارە خێرخوازیە یاخوا نمونەیان زیاوێ هەمیشە نمونەیان زیابێ لە ناوچەی سیروان و مەڵبەندی هەڵەبجەی شەهیددا دەستخۆشیان نییەکەین هیوادارین ئەوانەیەشیان کە دەوڵەمەندن چاو لەم خێرخوازیە بکەن بۆ ئەوانەی کە هەژارن دەستگیرۆیی خەڵکی هەژار بکەن و لە دواییدا داواکارین لە خێرخوازان بێن بە هەنای هەژارانەوە. هاوکارە بەڕاستی زۆر یعنی هاوکارێکی زۆر باشە چونکە هەژار هەیە دەستگرۆیی نییە پارەی نییە ئەگەر خێرخواز هەڵسێ یا دەوڵەمەند هەڵسێ بەم کارە هەژاران کەمتر دەبێتەوە لە ناو کۆمەڵگەدا. زۆر سوپاسی بەخشینەکەم بەڕاستی کارێکی وایان کردووە نابڕێتەوە ئەرکێکە هەموو کەس ناتوان ئەو ڕێگە ببڕێ لە خۆی گەورە داواکارم ئەمرێن درێژ بێ سەرکەوتو بن ڕووسەری قیامەت بن پلۆپەیان بەرز بێ و زۆر سوپاسی ئەو کەسانەی کەوا هاوکارییان کردو و یانی یارمەتی یان لەو ئەو پارێکەوە ئەیدانێتە بەخشین چونکە بەخشین دەستێکی پاک و خاوێنە ینی زۆر بەڕێزن لەخوا بەدایار وەڵا چونکە من ڕەمەزانە خەڵک پێی بە خواردنێ بە شتێ مالیوە بەخوای سینێماوە زامەکارێکی زۆر پێویستە بەڕاستی نابڕێتەوە دوای لە خۆڕوازانە کەم کەوا هاوکاری بەخشین بکەن ئەوانش ئەمە دەستێکی کەناڵێکی دەستپاکن ئەو ناتوانین لە ڕێگەی ئەوانە ئەو پارەکەوە وەرێگرن ئەوان بیدەن بە خۆراک بۆ خەڵکی لێقۆمە و هەژیر و هاتی و بێوەژن و پەککەوتوان. سوپاسی خێرخوازانەکەین ئیشەڵا خوای گەوریان لێ ڕازیە بێت هەرچەنێ ئێمە ئەم عالەمە کە دڵی پێخۆشە و یە بەدەم ئەو شتانەوە ئینشاءڵڵا خوای گەورە سەد ئەوەنە پێخۆشە و ئاشکرای خوش پێی خۆشە بە هەموو کارێکی خێرێ ئیشەڵا خوا جەزایان باتەوە و خوا خێریان بنووسێ یاخوا و کە هاوکاری هەموو ئینسانێکی نەدارەکەن خوا خێریان بنووسێ یاخوا خوا جەزایان باتەوە یاخوا زۆر سوپاسیانەکەین. ئیشەڵا خوای گەورە بە هەزار حەزبۆیان بنووسێ ئیشەڵا. وەڵاهی زۆر ئیسپادەی هەیە چونکە ئەگەر بە یەک ژەمیش لە سەر سفرەیەکی بەڕێ بکەی دڵت پێخۆش بێ ئیشەڵا خوای گەورە زۆر پێخۆشە بێت چونکە ئەگەر بۆ یەک جاریش بێ نەگەوە بەشی دەجاریش ڕەنگە زیاتریش بکە ئێمە چەندێ دڵمان پێخۆشەوە هاتوین بەدەمیەوە خوا سەد ئەوە پێخۆشە زۆر دەوریش ئەبینێ و بۆیە یین ئەینا نەهاتین. سوپاسی خێرخوازان ئەکەین کە ئیتر بەهانا و دەمێ هەموو ئینسانێکەوە ئەچن و خوای گەورە سەد ئۆنیان باتێ و ئیشەڵڵا خێری گەورەتریش بێ بەدوایە ئیشەڵڵا خوا بەنسیبیان کایەخوا. دەستخۆشی لە بەخشینەکەین پیرۆزباییان لەکەین دەستیان خۆش بێت نمونیان زۆر بێت یاخوا نمونیان زۆر بێت لە وڵاتە بۆ فەقیر و هەژارە دەستیان خۆش بێت وەڵای سوودی زۆرە کابرا کە نەی بێت ئەوەنە سوودی هەیە یعنی لەوانە سوودەکەی کابرا کە نەی بێ بتوانێت بیکرێت زۆر سوودی هەیە
چۆن سوودنیە کابرا کە خواردنی نەبێت چۆن یەتە ئێرە بەڵێ داوا لە خێرخوازانەکەین کە نمونیان زیاو بێت و پارە بن بە بەخشین و ئەوە بە هەدەر نەچێت و بێن بە فەقیر و هەژاران و هەژار ئیسفادەی لێ بکە بە تەئکید پێویستە بۆ مانگی ڕەمەزان خۆراک زۆر پێویستە کابرا بە ڕۆژووە کاسبی ناتوانێ بکات فەقیر و هەژار زۆر زۆرە خاص لە ئەڵەبجا سپاسی خێرخوازانەکەین سپاسی ئەو کەسانەیەکەین کە دەستیان درێژ کردووە بۆ شاری هەڵەبجە و یاخوا نمونیان زیاو بێت. مسلمانانە کەم یارمەتی فەقیر و هەژارن خوای گەورە پاداشیان باتەوە لەشیان ساقێن نمونەیان زۆر یا رب العالمین خوایان مەحفوظیان کە بەخوا منە فەقیر و هەژار هەیە خۆم یەکیان پیاکەم 4 ساڵە ئیلاکە نەخۆشەوە سەرجێکە خوا پاداشتان باتەوە خوا مەحفوظتان کە ئینشەڵڵا خوا بۆ ئێوەتان بێڵێ ئینشەڵڵا زۆر مەمنونتانم قوربانی ئێوە بم بەخوایەوە دڵمەوە خۆشحاڵێم ئەم تۆزە خانمەیەت کە کام سەڵ تڕی کەوتمە بەشکم بۆ دەوەیوانێکم بۆ بکەنەوە زۆر سپاسانەکەم مەمنونتان دەستان خۆش زۆر گرنگی هەیە بەخوایەکیان خۆم شتە سێنم بەخوا زۆر گرنگی هەیە من خۆم کەسم نییە نە مناڵم هەیە نە کوڕم هەیە نە کەس و کارم هەیە ئەمە دەڕاستەکانم ڕەنگە دێڕۆنانێ کە یەکەم هێوا سەرجێکەوە دایبی هاپیەوە بەخوا کە ساسە وەدە زیانی یەکەم خوازان خوا پاداشتی وەش باتەوە زۆر زۆر سپاس و مەمنونتان خەیرخوازانە ئەم خەیرانێن بۆم فەقیر و هەژارە خۆیان لێ ڕازیە و خوا سەربەردیان کا و خوا بێوەیان کە و بێم زەڕەتیان کە چەنێ ئەم خۆراکە زەرورە بۆ مانگی ڕەمەزان هەکە بۆمانە نێرێ خوای لێ ڕازی بێ یاخوا. بسم الله الرحمن الرحیم وەک ئاشکرایە دەستگای خێرخوازی بەخشین ساڵانە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کار و چالاکیەکانی بەردەوامە ئەمڕۆژ لە کارێکی تری لقەکەمان لقی هەڵەبجەی شەهیدی دەستگای بەخشین هەستاین بە دابەشکردنی 100 کارتۆن لە خواردن بۆ هەژار و فەقیری سنووری پارێزگای هەڵەبجەی شەهید و لێرەوە بە گرنگ ێزانم زۆر سپاسی هەموو خێرخوازانە بکەین کە هەمیشە دەستی هاوکاری و یارمەتیان بۆ بەخشین درێژ بووە تا بەخشینیش بتوانێت بە دەستێکی ئەمانەت بە کارێک هەستێ بە پێی بەرنامە و پرۆژە و پلانێک هەستێ بە خزمەتکردنی فەقیر و هەژار و لێ قەوماوان خوای پەروەردگار ئینشاءڵڵا بەرەکەت بخاتە ماڵ و ڕزقی هەموو ئەو کەسانەی کە بە قسەی خێر بە هاوکاری مادی هاوکاری بەخشینەکەن تا ئێمەش بتوانین وەک دەستێکی دووهەم بتوانین هاوکاری بگەین بۆ خەڵکە فەقیر و هەژارەی کە لە سنوورەکەمان هەیە و خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ماڵ و ڕزقی هەموو لایەک و سوپاس بۆ ئێوەی بەڕێزیش. بسم الله الرحمن الرحیم سەرەتا داواکەرم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژوو تاعات و عیبادەتی مانگی ڕەمەزان لە هەموو لایەکمان قبوڵ بکە. خۆشەویستان ئێمە لە جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزی ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە لە شاری هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ توانیمان پرۆژەیەکی ناوازە پێشکەش بکەین بە دابەشکردنی 100 کارتۆن خۆراک بەسەر 100 ماڵی هەژار و کەم دەرامەتە کە ئومێد دەکەین ئینشاءڵڵا بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ئیسیفادەی لێ بکەن و سوودی لێ بینن. بۆیە هەمیشە و دایم دووبارەیەکەینەوە داوا لە دەوڵەمەندان و خێرخوازان و دەستڕۆیشتوانی وڵاتەکەمانەکەین کە زیاتر و زۆرتر ئینشاءڵڵا بەدەم پرۆژەکانی ئێمەوە بێن و دەستی خێر و دەستی چاکە و ئیحسانیان ئاوەڵاتر بێ و کراوەتر بێ هەتا ئێمەش زیاتر بتوانین ژمارەیەکی زۆرتر و شار و شارۆشکەیەکی زۆرتر بتوانین ئینشاءڵڵا کە پرۆژەی خێریت یا ئەنجام بدەین
ئەمڕۆژ سوپاس بۆ خوای گەورە توانیمان ئەو سەد ماڵە یا زیاتر لە شاری هەڵەبجە بەسەر بکەینەوە بە پێشکەشکردنی پرۆژەی خواردن خۆراک بەسەریانە داوای دوعای خێرمان هەیە بۆ دەوڵەمەندان و خێرەومەندانی وڵاتەکەمان خوای پەروەردگار ڕزقی حەڵاڵیان باتێ لە هەموو بەڵام موسیبەتێک بە دووریان بکە و داوای دوعای خێریشمان هەیە بۆ ئێمە کە خوای پەروەردگار لەم کارانەدا سەرکەوتومان بکە و خوای پەروەردگار هەموو لایەکمان سەربەرز بکە ئینشاءڵڵا. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 13 13 1970 961 1950 723 25 55. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە بینیتان دابەشکردنی ئەو بەشە خۆراکە بوو لە پارێزگای هەڵەبجەی شەهید. خۆشەویستان ماوەتەوە بڵین خوای پەروەردگار ڕزق و ڕۆزیتان زیاد کە، خوای پەروەردگار بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەر ماڵ و سەروەت و سامانتاندا. ئازیزان کاتێک کە دڵ خۆش دەبێ ئەو کاتەیە کە خێر و سەدەقەیەکت کردووە و گەشتۆتە دەستی خەڵکانێکی مستحق. ئەو کاتە کە خەندەی لێوی مناڵێکی بێباوک دەبینی بەهۆی سەدەقە و خێرەکانی تۆوە کەوتۆتە خەندە و پێکەنین ئەبێ چەند خوای پەروەردگار پێی خۆش بێ و چەندێک پاداشتی تۆی خێرخواز بداتەوە. لە مانگی ڕەمەزانەدا ئێوەی بەڕێز و خۆشەویست ببەخشن تاوەکو بتوانین پرۆژەکانمان زیاتر و باشتر و بەردەوامتر بکەین. لە کۆتاییدا پێتان دەڵێن ببەخشن تا بەخشین بەردەوام بێت.